بەنای خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر خۆشحاڵ و ئاسوودەم کە لە سێم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز بەوێ بەڕۆز و خۆشەویست شاد دەبینەوە لەگەڵ هاوکارانی خۆشەویستم ئەمڕۆژ ماوەی کاتژمێرێک لەگەڵتانە بین بۆ وەرگرتنی پەیوەندەکانی ئێوە لە بەرنامەی پیرۆزبایی کەناڵی پەیامەوە. پیرۆزبایەکانی بەڕۆز و خۆشەویست زۆرەگرین و هاوکات دوو پرسیار بۆی بەڕۆز و خۆشەویست ئامادە کراوە. هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر خۆشی و جەژن و شادی و بەختەوەری و ئاسوودەی بێ. با زۆر قسە نەکەم لەسەر دیارە پێشەوی بچمە لای پەیوەندەکان. بەرنامەکەمان بە سپۆنسەری پۆشاکی پۆشیا فاشیۆن بەڕێوە چێ کە دیارە لقیان لە زۆرێک لە شار و شارۆچەکانی کوردستان هەیە، لە سلێمانی، لە کۆیە، لە کەرکووک، لە هەولێر، لە هەڵەبجە، لە کەلار، لە زۆرێک لە شارەکانی کوردستان دەتوانن سەردانی بکەنەوە تایبەتە بە جلوبەرگی خانمان. یەکەم پەیوەندی کاک بایر لە سلێمانی. کاک بایر جان سڵاو لێبێ. سڵاو لێبێ دەژنیش پیرۆز هەر لە حرزەکەتان هەتا ماوە سعدی بابێ. زۆر سپاس کاک بایرگیان، جەژن پیرۆز بێ و هەمیشار لە جەژن و خۆشیابی ئینشەڵڵا. هەر لە دەژن و خۆشیاب. کاک بایر لەگەڵ سێم ڕۆژی جەژنە ئایا قوربانیتان زۆر بوو هاو بۆ نەهاو؟ وەڵا قوربانیمان بۆ هاو. یعنی خەڵک قوربانیەکە؟ زۆر لامەتەکەی شەحیدین سپاس زۆر زۆر کراوە. دەی سپاس بۆ خوای گەورە، هیوادارن هەمیشار لە جەژن و خۆشییا بن. کاک بایرجان، کاک بایرجان پرسیارەکەمان بۆ تۆی بەڕێز و خۆشەویست پرسیارێکی ئاسانە. کام سوورەت بە دڵی قورئان ناو دەبرێت؟ کام سوورەت بە دڵی قورئان ناو دەبرێت؟ ئەوە لەسەر شاشەکە پرسیارەکە دیارە. اختیاری نییە؟ نەوەڵڵا چکە پرسیارەکان ئاسان مامۆستا بەیار. پرسیارەکە کام سوورەت بە دڵی قورئان ناو دەهێنرێت؟ بەڵێ وەڵای سوورەتێکمان پێ بڵێ. یاسین. سوورەتی یاسینی بۆ جێگیرکەین؟ هاوکاری نیە هیچ. سوورەتی یاسینیا بەقەرەوە بۆ جێگیرکەم. هیچی کانم پێ بڵێ. ئێستا من لە بینی لەو دوو هاوکاری لە بینی سوورەتی بەقەرە و یاسین کامیانە بۆ جێگیرکەم؟ با سوورەتی بەقەرە بگیر. دەست خۆر و سپاس دەکەین هەمیشە هەر لە خۆ جان لێکم ڕۆژەوە ئێمە هەوڵێن بۆریگرین ئەمە یەکە پەیوەندی بەکەسمەتوانی هەوکە یارمەتیمان بێ. من پێت ئەڵێم لە نێوان سوورەتی بەقەرە و یاسین کامیان هەڵەبژێری؟ سوورەتی یاسین. سوورەتی یاسین هەڵەبژێری جێگیری کەم؟ باشە گیان دەستی خۆش سپاس بۆ پەیوەندەکەت. بۆڵی کاتمان نییە و پەیوەندی زۆر هەیە کاک بایرجان. کاک بایرجان پەیوەندی زۆر هەیە داوای لێبوورنەکەم. زۆر داوای لێبوورنەکەم مەرە جەژنابی کاک بایرجان. پەیوەندی دواتر کاک شەعبان. کاک شەعبان یان سڵاو لێبێ. زۆر سپاس کاک شەعبانی بەڕێز لێرەوە تا ئاکرێ جەژن پیرۆز بێ کاک شەعبان. زۆر سپاس کاک شەعبان لەگەڵ جەژنە چۆن گوزەرانت ئەم سێم ڕۆژی جەژنە؟ سپاس بخوا لە ئاکرێ مەسەلەی قوربانیکردن وشت چۆنە؟ الحەمدولله قوربانی باشە هەیە سەردانی زۆرە الحەمدولله. دەی سپاس بخوا هەمیشار لە خۆشی جەژنە من کاک شەعبان جان. کاک شەعبان کام سوورەت بە دڵی قورئان ناو دەبرێت؟ سوورەتی یاسین. جێگیری کەین کاک شەعبان؟ بەڵێ گیان سواز و پەیوەندەکەت کاک شەعبان هەمیشار لە جەژن و خۆشیابی. زۆر سپاس. پەیوەندی دواتر خۆشەویستان دیارە ئێمە ئەمڕۆ دوو پرسیاران بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان دەکەن و یەکەم ڕۆژ دیارە لە دۆم ڕۆژە بەوەی هەندێک کێشەوە نەمانتوانی بەرنامەکە پێشکەش بکەین، بەڵام ئەمڕۆ یەکەم پرسیارمان کام سوورەت بە دڵی قورئان ناو دەبرێت؟ پێم وایە پەیوەندی دایکی ئەیوب لە باوەنور. دایکی ئەیوب سڵاو لێبێ. سڵاو لە خۆت تا گۆران. سڵاو لە دایکی ئەیوب جەژن پیرۆزی هەمیشار لە جەژن و خۆشیاوی. خۆشی بەناڵۆ لێکم جەژنی خۆشی پیرۆزێ هەموو ساڵێ بە خۆشی. زۆر سپاس. دایکی ئەیوب لە باوەنورۆ لەگەڵمانی؟ بەڵێ لە باوەنورۆ. بەڵێ باوەنور جەژنی چۆن بەڕێکرام سێ ڕۆژە؟ بەڵێ لە باوەنور جەژن چۆن بەڕێوە چوو؟ گەرم و گوڕ بوو؟ یا وەڵڵای گەرم و گوڕ نەبوو. بۆچی هۆکارەکەی چی بوو؟ وەڵڵا هۆکارەکەی لەبەر ئەم
نەخۆشی کۆرۆنا کەس لەوەرە دەرنەچوو ناوەڵڵا یعنی ئەی خۆشتان دەرنەچون بەم لەولایە ناوەڵە خۆش دەرنەچوون ڕێمایەکان جێبەجێکەی دەی ئەفەرم هیوادارم هەر ڕێنمایەکان جێبەجێکەن دایکی ئەیوب هەمیشە لە جەژن و خۆشیاون و دوور بن لە هەموو ڤایرۆسێک ئەجمعین لەگەڵ تۆ دایکی ئەیوب پرسیارەکەمان بۆ تۆی بەڕێز کام سوورەت بە دڵی قورئان ناو دەبرێت سوورەتی یاسینە بەڕێزم تۆ دڵنیایی بەڵێ زۆر دڵنییا بە دڵنیایە سوورەتی یاسینە زۆر دڵنیە دەباشە دەی دەستە خۆش بە دایکی ئەیوب هەمیشە لە جەژن خۆشەخوا حافیظ خواد لەگەڵ سپاس دەکەین خواد لەگەڵ بێ خوشکی من سپاسم پەیوەندیەکەت هیوادارم کە جەژن ینی ڕاستە دینەکەمان پێمان ئەڵێ کە لە سەرتای خۆمان پارێزین اینجا بۆمە بچینە دەرەوە و ینی پێم وایە ئەم جەژنە بەشێکی زۆر لەوەی کە لە یەکەم ڕۆیشە لەگەڵ بەڕێزان قسەمان کرد بە هۆکاری ئەوەی کە ڤایرۆسی کۆڕۆنا بڵاو و هەومان ئەبێ خۆمان پارێزین و ئەبێ ڕێنمایەکان جێبەجێکەین پێم وایە ئەمە بۆ هۆکاتە ئەوەی کە کەمێک ئەم جەژنە سارد و سڕی پێوە دیار بێ ئەمەش دیارە بۆ تەندروستی هەموو لایەکە هیوادارم کە هەمومان خۆمان پارێزین هیوادارم کە کەسمان توش نەبین و خوای گەورە ئەم بەڵایەش لە کۆڵمان بکاتەوە ژیان خان لە سلێمانی ژیان خان سڵاوە لێبێ لە تۆش دەستنیشی پیرۆز بێ جەژنی تۆش پیرۆز بێ ژیان خان هەمیشە هەر لە جەژن و خۆشییا بیت لەگەڵێوە ئیشەڵڵا ژیان خان سێم ڕۆژی جەژن لایەوە چۆن بەڕێوە چوو میوانتان هەبوو چوون بۆ لای کەس ناوەڵا میوانمان نەبوو بە بۆنەی ئەمە نەخۆشیەوە خۆشمان هەردوو ماڵگەڕاین و ئیتر دەرنەچوینە ماڵ خۆسپاس بۆ کەستان توش نەبوون ناوەڵا دەی سپاس بۆ خامیشار لە جەژن پێناسەی جەژن لای تۆ چییە جەژن چمانایە کە گەیەنە ژیان خان وەڵا ئاشبوونەوەی و کەسانی کە لێک عاجزن لە جەژنە ئاشبنەوە لەگەڵێکاو بێگومان تۆ کەس دڵی کەسی یەشانۆ لەگەڵی ئاشبیتەوە ئەم جەژنە ناوەڵا دەی سپاس بخوا هەمیشار لە جەژن و خۆشیابی دادەژیان زۆر سپاسادە ژیان پرسیارەکەی ئێمە بۆ تۆی بەڕێز کام سوورەت بە دڵی قورئان ناو دەبرێت سوورەتی یاسین بێ با سوورەتی یاسین بێ سپاس بۆ پەیوەندەکەت ژیان خان زۆر سپاس بۆ پەیوەندی ژیان خان کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بوو کاک ئالان لە هەڵەبجە کاک ئالان گیان سڵاوە لێبێ و جەژن پیرۆز بێ زۆر سپاس کاک ئالان گیان جەژنی قوربانە پیرۆزە و خی گەورە هەموو کاتێک کاتە جەژن و خۆشی زۆر سپاس کاک ئالان لەگەڵ جەژنا بینت هەیە کاک ئالان گیان باشە خراپ نیستش ئینشاءڵڵا هەمیشار لە جەژن و خۆشی ئابن کاک ئالان جەژن لای تۆ چ پێناسە واتایەکی هەیە وڵی دژم بۆنەیەکی ئاینیە بەنیزبەتی ئێمە مسڵمانەوەی تر پێویستەکات چۆنەڵی ڕۆژێکی پیرۆزە بۆ گەز نازای و ڕۆژێکی خۆشە بۆ مناڵی تراوە بەڵە هەمیشار لە جەژن و خۆشیابی کاک ئالان گیان کاک ئالان پرسیارەکەی ئێمە بۆ تۆ کام سوورەت بە دڵی قورئان ناو دەبرێت سوورەت وڵی تۆ زانی من وەڵامەکەم لایە بەس تۆ پێم بڵێ من سوورەتی یاسینم داناوی باشە گیان با سوورەتی یاسین بێ دەست خۆش بێ هەمیشار ئێمە خۆشحاڵتر سپاس دەکەین کاک ئالان گیان پەیوەندی دواتر کاک زۆر سپاس پەیوەندی دواتر کاک لوقمان لە شێخان کاک لوقمان گیان سڵاوە لێبێ و جەژنی پیرۆز بێ خی گەورە لە تۆز بێ و جێژنەی تۆز پیرۆز بێ کەڵا هەموو کاتێک لە جەژنە خۆشیاوی زۆر سپاس کاک لوقمانی بەڕێز شێخان و جەژن چۆن خۆیان ڕازانبووە چۆن پێشواسیتان لێ کرد لەخوای بە زیادی جەژنێکی زۆر زۆر خۆش بوو مامۆستا دەنگ وا دیارە قوربانی باشتان بووە تۆ کاک لوقمان لەخوای بە زیادی دۆڵاوەژی زۆر باش بوو دەی سپاس بۆخۆ هەمیشار لە جەژن و خۆشیابی کاک لوقمان گیان سەلامەتی برا گەورە ئینشەڵا ببی بە حادی ئینشاءڵڵا هەمیشار لە جەژن و خۆشیابی کاک لوقمان پرسیارەکەی ئێمە کام سوورەت بە دڵی قورئان ناو دەبرێت با سوورەتی یاسین بێ ئینشەڵڵا سوورەتی یاسین دەست خۆش بێ سپاس دەکەین زۆر سپاس هەمیشار لە جەژن و خۆشیابی کاک محەممەدمان لەگەڵە حاجیاوە کاک محەممەد جان سڵاو و ڕێز جەژن پیرۆز بێ السلام عليكم وعليكم السلام كاك محمد جان شلونك كاك ورا باشي سپاس دەکەین کاک محەممەدی بەڕێز جەژن پیرۆز بێ گیانەکەم زۆر سپاس دەتۆش پیرۆز بێ و لە تەواوی کارمەندانیش پیرۆز بێ زۆر سپاس کاک محەممەد لە سێم ڕۆژی جەژنا پەیامت چییە بۆ ئەو کەسانی کە تێ پیرۆز بەیان بۆ بنێری والله جەژنی پیرۆزە لە هەموو مسلمانان دەکەم و لە تەواوی کەناڵی پەیام و لە کارمەندەکانتان و
زۆر سپاس کاک محەممەد جەژن لە حاجیاوە چۆن بەڕێوە چوو والله لە خۆی گەورە بزیاتر زۆر باش بوو زۆر باش الحەمدولله هەرە والله سپاس بۆ والله خۆیان باش. هەمیشە لە جەژن و خۆشییا بن کاک محەممەد جان کاک محەممەد سپاس مەمنون. سەبارەت بە پرسیارەکەی ئێمە پرسیارەکەمان بۆ تۆ ئەوەیە کە کام سوورەت با دڵی قورئان ناو دەبرێت سوورەتی یاسین سوورەتی یاسین دەستی خۆش بۆ سپاس دەکەین زۆر سپاس هەمیشە لە جەژن نابی کاک محەممەد جان زۆر سپاس ئێوە کاک زۆر سپاس. سامی لە دوهۆکەوە کاک سامی جان سڵاو لێبێ لا خی گەورە تۆژی ماوەستا گۆران تۆژی پیرۆزی جەژن پیرۆز بێ کاک سامی لێرەوە هەتا دوهۆک چاو ماچەکەم کاک سامی گیان زۆر زۆر سپاس شەلا هەر کەسە و توژی بەڕێزی ماوەستاگیان سپاس دەکەین کاک سامی بەڵێ خۆبان بین و وەزع لەگەڵ جەژنا چۆنە ولا الحمدلله سپاس بۆ خی گەورە ماوەستا گۆران ئەمن جەژنێکی گەلە گەلێ خۆش بوو بەڕای من هیوادارم ئینشاءالله هەر خێر و خۆشی بێ بۆ هەموو میلەتی کورد بە سلێکی گشتی لەگەڵ سیلەی ڕەحما چۆنی کاک سامی لە هەر لە جەژنا جێبەجێکە یا لە پێش جەژن و لە پاش جەژن و لە هەموو کاتێکا تۆ بەڕەحمی بە بەرامبەرەکانت وڵی ماوەستاگیان ناری مرۆڤ بەس لە جەژنا جێبەجێ بکات دەبێ هەموو کردەکان گیانی مرۆڤ دەبێت مرۆڤ سیلەی ڕەحمی هەبی نەوەکو لە جەژنا لە جەژنا هەبی باشترە بەڵام دەبێ هەموو گیانی مرۆڤ سیلەی ڕەحمی تێدا هەبی نەوەکو لە جەژنانە وەکودی بیهێنیتەوە هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی و دەستخۆش بە و تەجوانەکانت کاک سامی جان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کام سوورەتی قورئان بە دڵی قورئان ناو دەبرێت بەڵێ سوورەت یاسین سوورەتی یاسین بەڵێ زۆر سپاس کاک سامی جان کاتێک هەمیشە لە جەژنابی کاتی خۆش بۆ جەنابێت لە دوهۆکەوە ماریخان وەبین ماریخان سڵاو لێبێ ماریخان سڵاوی خوا لە ماریخان جەژنتان پیرۆز بێ لە جەژن لە تۆش پیرۆز بێ و لە خانەوادە و لە هەموو دانیشتوانی شاری دوهۆک چۆنی باشی براکان زۆر سپاس خوشکی من جەژن لە تۆ و لە عایلەکەت و لە تەواوی دۆستان و خۆشەویستانە پیرۆز زۆر سپاس ماریخان بەڵێ جەژن لای تۆ چۆن بەڕێوە چووی ماریخان گەلێک خۆش بەڵێ بەڵێ هەمیشە هەر لە خۆشیابی ئینشاءالله هیوادارم کە بتوانین زۆر باشە جەژنانە زیندوو بکەینەوە ماریخان کام سوورەت بە دڵی قورئان ناو دەبرێت یاسین سوورەتی یاسین بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژنابی خوات لەگەڵ خوال لەگەڵ بێ خوشکی بەڕێزم دێمەوە چەمچەماڵ سندوس خان وەرەگری سندوس خان سڵاو لێبێ و جەژن پیرۆز بێ جەژنی تۆش پیرۆز بێ باشکا گۆران زۆر سپاس خوشکی من تۆ باشی زۆر سپاس منیش باشم هیوام باشیتانە دەستخۆشیتان لێکەم هیوادارین تۆش هەمیشە باش بیت و جەژن پیرۆز بێ و پەیامەکانی جەژن لای تۆ چین سندوس خان بەڵێ لای تۆ جەژن چواتایەکی هەیە چ پێناسەیەکی هەیە تەوێت پیرۆزبایی وڵاهی واتە گردن ئازاری لێک و سەردانیکردنی خزم و دۆستان بەس بەهۆی ئەم سارودۆخۆ بەهۆی کۆرۆنا سەردانیکردن کەمەوە بوو تۆزەکەم بۆ دە هیوادارین هەمان خۆمان پارێزین هیوادارە تەندروستی خۆمان لە پێش هەموو شتێکەوەیە بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە ئینشاءالله سپاس دەکەین سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کام سوورەت بە دڵی قورئان ناو دەبرێت بە دڵنیاییەوە سوورەتی یاسین بە دڵنیاییەوە یاسین سوورەت یاسین بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژنابی زۆر سپاس خواتان لەگەڵ دی دواتر سانا خان لە سلێمانی سانا خان سڵاو لێبێ واو لێبێم کاتە باش ئەم کاتێک بەڕێز سانا خان تۆ باشی سپاسەکەم بەڕێزی بژێ هەر لە جەژن و خۆشیابی و جەژن پیرۆز بێ لە تۆش پیرۆز بێ سپاسەکەم بەڕێزی جەژنی قوربان لای ئێوە چۆن بوو قوربانیتان بوو هاو بۆتان نهاو وەڵاهی بۆمان نەهاو بەس کردمان و ئەم جەژنە بەڕاستی زۆر بەسات و سڕی تێپەڕی دەی هیوادارین خوای گەورە هەموو لاکمان لەم نەخۆشەوە پارێزێ ئیشەڵڵا ئیشەڵڵا سانا خان چیتان کردە قوربانی وەڵاهی گوێرەکە دەی خوای گەورە بێتان قبوڵ کە ئینشاءالله سەلامەت بی لە هەموو مسلمانانی قبوڵ کە ئینشاءڵڵا ئینشاءالله سپاس دەکەین سەبارەت بە پرسیارەکەی ئەمە کام سوورەت بە دڵی قورئان ناو دەبرێت وەڵا هەمیان یاسین یاوت باوێم یاسین بێ تۆش دوای جەمیعەکەوی ئەرە وەڵاتی دەوەڵا فاتحە بەبژێر وتم دەبا یاسین بێ هەمیان ڕەنگە دواکەوتنی قەرەباڵغی هەڵە بێ وایە وەڵای پێم وایە لەوان ڕاستە وەڵی منەڵم هەندێک جار هەڵەیە منەڵم هەندێک جار هەڵەیە ئەنجی زۆرە ناڵم لەما ناڵم یعنی مەستنیە بیگۆڕیان نازام هەڵەیان ڕاستە بەڵام هەندێک جاریش لە ژیانە دواکەوتنی کۆمەڵی خەڵک ڕەنگە هەڵە بێ ڕەنگە ڕێکی تاک ڕێگە ڕاستەکە بێ وای ڕاستە وانە بەڵێ دەست خۆش سپاس بە پەیوەندەکەت سپاس بە تۆش سپاس بۆ دواتر کاک بیلالجان ئەریوان لە سلێمانی کاک ئەریوان سڵاو لێبێ
والله دەست کاک گۆرانگیان دەستە پیرۆز بێ جەژنە پیرۆز کاک ئەریوان هەمیشار لە جەژن و خۆشیاوی کاک ئەریوانگیان زۆر سپاس کاک گۆرانگیان کاک ئەریوان بەڵێ تۆ پێم بڵێ سێم ڕۆژی جەژن خەریکی چی بووی؟ وەڵی تانی ئەوڕۆ خۆش تانی ئەوڕۆ تو ئەمزان یەکەم ڕۆژی پێم وایە تۆی تەلەفۆنەکەوت تانی ئەوڕۆ خەوتوم بەڵێ کاک گۆرانگیان ئەمە تۆ خەوی چیەکەی ماڵە ئاوا بێ ما خەوی وەڵی چی پێیتا باری داری بەدیات بۆجی ئەی هاوار دانیش بە دیار پۆبجیەوە ئەرێ وەڵا هیوادارم ئاگال لە چاو لە تەندروستی خۆشە بێ ئینشاڵڵا کاک گۆرانگیان زۆر سپاس هەمیشار لە جەژن و خۆشیاوی کاکە ئەریوانگیان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کام سوورەت بە دڵی قورئان ناو دەبرێت سوورەتی یاسین کاک گۆرانگیان سوورەتی یاسین باشە گیانەکەم هەمیشار لە جەژن نابی زۆر سپاس خوان لەگەڵ بێ کاک گۆران لە سلێمانی کاک گۆرانگیان سڵاوە لێبێ کاک گۆران وەڵای کاک مەگە خۆم جوابی خۆمەوە ئەو گوێی لە من نییە کاک گۆران کاک گۆرانی بەڕێز وڵایی پەیوەندی کاک گۆراندا کاک عادل ناکرێ خۆم جوابی خۆم وەڵامە خۆم خۆمدانێم پەیوەندی دواتر کاک ڕعد لە کەرکووک کاک ڕعد جان سڵاو لێبێ کاک ڕعد سڵاو لێبێ گیانەکەم جەژن پیرۆز بێ زۆر سپاس کاک ڕعد لەگەڵ شاری کەرکووک لەگەڵ جەژنا چۆن بەڕێکێ مەسەلەی قوربانیکردن لە کەرکووک چۆن بوو کاک ڕعد باش چەند جێتان بووە تۆ کاک ڕعد باشە خراپ نییە دەیە میشار لە خۆشی لە جەژن نابن کاک ڕعدگیان کاک ڕعد سەبارەت بە پرسیارەکە کام سوورەت بە دڵی قورئان ناو دەبرێت سوورەتی یاسین سوپاس دەکەین میشار لە جەژن و خۆشیاوی کاک ڕعدگیان پەیوەندی دواتر ئامادەی کاک گیان هیوادارم کە هەموو کاریتانە خۆشی جەژن لێ خۆشەویستانم دیارە پرسیاری یەکەمی ئەمڕۆمان کام سوورەت بە دڵی قورئانی پیرۆز ناو دەبرێت کام سوورەت لە قورئانە بە دڵی قورئان ناو دەبرێت کە بەشێکی زۆر لە پەیوەندەکان سوورەتی یاسینیان تۆی تر بن لە کۆتایی بەرنامەکەیە وەڵامی دروست ئاشکراکەین گەشبین خان لەکوێوە گەشبین خان لەکە گەشبین خان سڵاو لێبێ گەشبین خان السلام عليك السلام ورحمة الله وبركاته بار جەژن پیرۆز بێ هەموو جەژن لە خۆی و لە هەموو کارمەندان پیرۆز بێ زۆر سپاس گەشبین خان بەڵێ پیرۆزبایی لە کیەکەی لە ڕێگەی پەیامەوە سەرەتا لە توی بەڕێز و لە هەموو کارمەندان ئینشەڵڵا هەموو ڕۆژێکتان زۆر خۆشی بێت لە هەموو کارم هیوادارین کە هەموو کەس و کار و دۆست و خۆشەویستان ئینشەڵڵا هەموو کاتێک لە جەژن نابن گەشبین خان زۆر سپاس گەشبین خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کام سوورەت بە دڵی قورئان با سوورەت یاسین بێ با سوورەتی یاسین بێ سپاس دەکەین گەشبین خان کاک محەممەد لە هەولێر کاک محەممەد جان سڵاو لێبێ السلام عليكم ماشواري وعليك السلام كاك محمد جەژنی قوربانە پیرۆز بێ لە تۆ لە دانیشتوانی پایتەختی هەرێمی کوردستان کاک محەممەد گیان تۆ خۆت گەرموگوڕی لە جەژنا ئەم جەژنە بەوەی ڤایرۆسی کۆرۆناوە زۆر گەرموگوڕ نەبوو ها سپاس بەخوا خۆ توش نەبووی الحمدلله هیوادارین کە کەس توش نەبێ ئینشەڵڵا کاک محەممەد گیان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کام سوورەت بە دڵی قورئانی پیرۆز ناو دەبرێت کاک محەممەد کام سوورەت بە دڵی قورئان ناو دەبرێت سوورەتی یاسین بەڵێ گیان دەستی خۆ سپاس دەکەین هەمیشار لە جەژن کاک محەممەد گیان پەیوەندی دواتر کاک مەریوان لە سلێمانی کاک مەریوان گیان سڵاو لێبێ مەڵە جەژن لە ئێوەش پیرۆز بێ لە خانەوادەت و لە ماڵ و مناڵ و لە کەسوکارت کاک مەریوان گیان پەیامەکانی جەژن لای تۆ چین جەژن پێک هاتووە لە چی بەڕێی تۆ جەژن وەڵایی جەژنی ئاشتەوایی و خۆشی و
لە قبولکردنە. بەڵێ تۆ لای خۆتەوە هەوڵت داوە کە دڵێ و کەسانت هێشانەوە ئاشتکەیتەوە لەم جژنەیە خۆ دڵی کەس لێ هێشاوە کاک مەریوان؟ وەڵایی ئەوەی ئەگەم لێ دڵی کەسم لێ نێشەوە بەڵام هەڵیشم ماوە دڵی کەسیشم لێ نێشێ و هەموو کاتێکیش حەزم کردووە جەژناوی خوای گەورە هەوڵایەکمان بەیەکەوە تەبا و خۆشەویست کا و دیارە ئەبێ بەیەکەوە بین تا بەیەکەوە بین تا ئەوەی کە کەس دە فەرمان پێ نەبا خۆشەویستمان زەویوانە کاک مەریوان؟ کاک مەریوان جان سەبارەتە پرسیارەکەی ئێمە کام سوورەت بە دڵی قورئان ناو دەبرێت؟ سوورەتی یاسین. بەڵێ دەستە خۆت بە کاک مەریوان جان. زۆر سپاس بۆ جەنابێت خۆشەویستانم ئەسمە لای ناوبڕێک پرسیارەکەمان لەلای کۆتایی پێ لە دوای ناوبڕێکی کورد لەگەڵ هاوکارم بینەوە خزمەت و پرسیاری دومی بەرنامەکەمان لەوێ بەڕێوە. پۆشیا فاشۆن. پۆشیا فاشۆن ماڵێک بۆ خانمانی باڵاپۆش. گەر حەزت لە جلی ناوەزە و گونجاوە وەک باڵاپۆشێک ئەوە پۆشیا فاشۆن هەڵبژێرە. لە پۆشیا فاشۆن باشترین جۆری جلی ئافرەتان بە ستایلی مۆدێرن و بەدیان ڕنگ و مۆدێلی جیاواز هەڵبژێرە لە هەموو وەرزەکان و بە هەرزانترین نرخ. لە پۆشیا فاشۆن بگە بە داخوازیەکانت. پۆشیا فاشۆن واتە مارکە، کوالیت، هەرزان. متمانە و ڕەزامەندی ئێوە سەرمایی ئێمەیە. ناونیشان سلێمانی شقامی چوارتای کۆن، هەولێر شقامی ڕووناکی، کەرکووک شارع قودس، کەلار شقامی سەرکەوتن، هەڵەبجە تەنیش باخچی شەونم بامۆکی. پۆشیا فاشۆن. دووبارە سڵاوەتی خوای گەورەتان لەبێ و هەمیشار لە جەژن و خۆشییا بن خۆشەویستان جەژنی قوربان لە تەواوی ئێوەی بینەری کەناڵی ئاسمانی پێیان پیرۆز و لە تەواوی مسلمانان بەگشتی کوردستان بە تایبەتی دیارە پرسیاری دووەممان پرسیاریەکەمان کام سوورەت بە دڵی قورئان ناو دەبرێت بەڵام پرسیاری دووەممان لە بەشی دومی بەرنامەکە فەریزەی حەج ساڵی چەندی کۆچی بەسەر مسلماناندا فەرز کرا. فەریزەی حەج ساڵی چەندی کۆچی بەسەر مسلماناندا فەرز کرا. پەیوەندیەکمان لەگەڵا پەیامخان لە قەڵاتزێ. پەیامخان سڵاو لەبێ. پەیام خان سڵاو لەبێ و جەژن پیرۆز بێت. زۆر سپاس. پەیام خان شاری قەڵاتزێ چۆن پێشوازی لە جەژنی قوربان کرد؟ سلام علیکم. گەرم و گوڕ بوو پەیام خان؟ دای هەمیشار لە جەژن و خۆشییا بن. پەیام خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە فەریزەی حەج ساڵی چەندی کۆتی بەسەر مسلماناندا فەرز کرا؟ فەریزەی حەج ساڵی چەندی کۆتی بەسەر مسلمانان فەرز کرا؟ پەیام خان وەڵامێکم بیتەوە پەیوەندی زۆر لەسەر خەتە. چەند؟ من نازانم ئەوەی بۆ جێگیر کەم؟ باشە گیان دەستە خۆ دۆ سپاس دەکەیت. هەمیشار لە جەژن و خۆشیایی پەیوەندی دواتر شیرین خان لە ئاکرێ. شیرین خان سڵاوە لەبێ. وعەلەیکە سەلام شیرین خان. جەژن لە تۆش پیرۆز بێ خوشکی من هەمیشار لە جەژن و خۆشییا بێ شیرین خان. بەڕێزی جەژن لە تۆی بەڕێز لە تاوای کارمەندە بەڕێزەکان و بینەرە بەڕێزەکان پیرۆز دەکەن. هەموو ڕۆژێکتان جەژن دەبرای بەڕێز. زۆر سپاس شیرین خان لەگەڵ جەژنە چۆن بەڕێت کرد چۆن پیرۆز چۆن بەخێراتنی جەژنت کرد چۆن پێشوازیت لێ کرد؟ الحەمدولله لەخوای گەورە بە زیاد بێ جەژنێکی زۆر خۆش بوو بەڕاستی هەرچەند گەرم بوو بەڵام سەردانەکان گەرم و زۆرتر بوون لە گەرمایەکە. بەڵێ هیوادەرن کە هەمیشە هەر لە جەژن و خۆشیاوی خوشکی من سپاس بۆ ئەوەی کە لەگەڵ مابووی ئەمڕۆ. بەڵێ کە فەریزەی حەج ساڵی چەندی کۆتی بەسەر مسلمانان فەرز کرا؟ نۆی کۆچی. ساڵی چەند؟ نۆی کۆچی. نۆی کۆچی؟ بەڵێ. با نۆی کۆچی بێ. سپاس دەکەین شیرین خان. سەلام. وعلیکم سلام خوال لەگەڵ بێ. پەیام لە هەولێر. پەیام خان بەڵێ سڵاو لێبێ. سڵاو لە تۆش بێت. جەژن پیرۆز بێت. لە هەزار جەژنابی. هەزار جەژن؟ ئایۆ لە هەزار. زۆر سپاس هەمیشە تۆش لە جەژنابی خوشکی من. پەیام خان لەگەڵ جەژنا چۆن بەڕێت کرێم سێ ڕۆژە؟ بەڵێ
ئەم سێ ڕۆژە چۆن بەڕێکرد سێ ڕۆژی جەژنی بەخۆشی بەڕێکرد میوانتان هەبوو چی بۆ میوانی وڵی کەبوو لە ماڵەوە جوزنێکی زۆر سارد و سڕا لەبەر ئەم ڤایرۆسەیە وانە بەخوا لەبەر ڤایرۆس نییە ڤایرۆس نییە ڤایرۆس نییە نییە فرە بەخوا هەیە نییە هەموو درۆیە خۆی گەورە جاوڵی ئەمە حەسمان دەکرد لە قسەکەی تۆ بوایە نییە خۆی گەورە ئینشەڵا هەموو بەڵاو ڤایرۆسێکمانە سەر نابەرە ئینشەڵا هەیە خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە فەریزەی 7 ساڵی چەندی کۆچی بەسەر موسڵمانان فەرز کرا چەندی کۆچیە چەندی کۆچی دەی کۆچی بێ بادەی کۆچی بێ باشە گیان سپاس دەکەیت هەمیشار لە جەژن و خۆشیابی خوشکی بەڕێزم پەیوەندی دواتر هێرین دەکەن و هێرین خان سڵاوە لێبێ سڵای خۆی گەورە لە تۆش تۆنی کاک گۆران باسی سپاس دەکەین هێرین خان جەژنی قوربان لە تۆ لە خانەوادەی بەڕێز و لە دانیشتوانی شاری کەرکووک پیرۆز بێت زۆر سپاس دەکەم هیوادارم هەموو ڕۆژێکتان جەژن و خۆشی زۆر سپاس هێلین خان سەبارەت بە پرسیارەکەمان فەریزەی 7 ساڵی چەندی کۆچی بەسەر موسڵماناندا فەرز کرا بانۆی کۆچی بێ ساڵی نوێی کۆچیدا جێگیرکەین بەڵێ باشە گیان سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشار لە جەژن و خۆشی و بەختەوەری و ئاسوودەیی بشین نازدار لە سلێمانی نازدار خان سڵاوە لێبێ نازدار خان سڵاوە لێبێ جەژن پیرۆز بێ پای گەورە دەبێت کاک گۆرانگیان سپاس دەکەین نازدار خان جەژن پیرۆز بێ و هەمیشار لە جەژن و خۆشیاوی دەژن لە بەڕێزشی پیرۆزە هیواداری هەمیشە لە جەژن و خۆشیاوی دەستخۆشی بەرنامەکە شێریەکەم کاک گۆرانگیان سپاس دەکەین دەستخۆشی بۆ جەنابێت نازدار خان سێم ڕۆژی جەژن لای تۆ چۆن بەڕێوەچوو والله کەس نەهاو بەسی تر مەشغوڵی سەر و پێپاکردن بووم من مەشغوڵی چی بوون سەر و پێپاکردن یاخوا هەر سەلامەت بن هەر لە خۆشیاوی ئینشاءالله خۆشیاوە کاک گۆرانگیان زۆر سپاس نازدار خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە فەریزەی 7 ساڵی چەندی کۆچی بەسەر موسڵماناندا فەرز کرا نۆی کۆچی ساڵی نۆی کۆچی باشەکەن لەگەڵ دۆست پاز پەیوەندەکەت هەمیشار لە جەژنابی تۆنی دواتر جیهان خان لە قەڵاتزێ جیهان خان سڵاوە لێبێ سڵاو کاکە لە جەژنیشی پیرۆز کرد جەژنێتەوە پیرۆز جیهان خان هەمیشار لە جەژن و خۆشیابی لەگەڵ تۆ ئیشەڵا جیهان خان بەڵێ یەکەم ڕۆژی جەژن چی بۆ ماڵم ناو کرد یەکەم ڕۆژی جەژن لە ماڵی خەسوون بوون لە ماڵی خەسوو بووی ئەی قەیسی حیاتەکە هەبوو لای ئێوەش هەرەوە هەیە لە قەڵاتزێ وەکو سلێمانی قەیسیەکە هەیە بێگومان بەڵێ هەر قەیسی پێڵمانی ئێوەش هەر قەیسی پێڵێن بەڵێ دەی هەمیشار لە جەژن و خۆشیابن و عافێتان بێخوا جیهان خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە فەریزەی 7 ساڵی چەندی کۆچی بەسەر موسڵماناندا فەرز کرا بەڵێ نوێی کۆچی بێت نۆی کۆچی بەڵێ نوێی کۆچی بێت با نۆی کۆچی بێ سپاس دەکەین دەی هەلە جەژن خۆشیابن ئینشاءالله خوشکی بەڕێزم سپاس و پەیوەندەکە دێرەوە تا قەڵاتزێ دێمەوە سلێمانی و کاکسەردار وەرگری کاکسەردار گیان سڵاوە لێبێ سڵاوە لێبێ لە تۆ جەژنە پیرۆز بێ زۆر سپاس کاکسەردار گیان جەژن لە تۆ لە ماڵ و ناڵت لە کەسوکار پیرۆز لە هەموو لای پیرۆز بێ کاکسەردار لە هەر موتا پیرۆز بێ کاکسەردار گیان جێ قوربانی باشتان بواتۆ کاکسەردار چەند جێتان بواتۆ نێبینیم بە شەریکیم ناکەی کاکسەردار بەڵێ نامکەی بە شەریک لەو قوربانیانە زۆر سپاس هەمیشار لە جەژن و خۆشییا بن کاکسەردار گیان کاکسەردار هیچی خۆشەوەمان باسکەی بەسەرات هێشتێکی خۆش باشە هیوادارم هەموو کاتێکتر پڕ بێ لە خۆشی ئینشاءالله فەریزەی 7 ساڵی چەندی کۆچی بەسەر موسڵمانان فەرز کرا اختیاری نییە نەخێر ئەوە چیە پێتەڵێتەوە وڵا شتەکەم ئەڵێ دەی کۆچی ئەڵێ دەی کۆچی من نازانم خۆی چەندی کۆچی وڵای نازانم وڵی ئەبێ تۆ بزانی دەی کاکسەردار گیان هاوڕێیان یەکێکان وتوێتی دا یەکی وتوێتی نۆیتر ئاوە بادەی کۆچی بێ کاکسەردار گیان سپاس دەکەین زۆر سپاس کاکسەردار گیان هەمیشە لە جەژن نابی پەیوەندی دواترە چمە کفری شاری کفری بەناسخان وەرگری بەناسخان سڵاوە لێبێ
الو السلام عليكم وعليك السلام خوشتی من دەستخۆشی بەنامەکەتان لێکم پیرۆزبای دژنی قوربان لە تۆ لە هەموو کارمەندانەکەم ئێمەش پیرۆزبایی جەژنی قوربان لە تۆی بەڕێز و لە خانەوادەت و لە دانیشتوانی شاری کفری خۆشەویست دەکەین. بەناسخان کفری لەگەڵ گەرمایە چۆن بووم جەژنە؟ وڵی ڕادە بە دەربوو گەرمەکەی گەرم بوو هەر زۆر کەواتە خەڵکیش بۆی گەرما و ڤایرۆسەوە کەم گەڕاوایە هەر نەبوو نەکەم ئەوە دیارە تەندروستی خۆمان دینەکەش مامان پێڵەکە لە پێشا تەندروستی خۆمان پارێزین دیارە ئەم ماوەیە بۆی ئەم ظروفەوە هەر سەردانیکردنی کەسانی دەوروبەریش تۆزێک کەم کەینەوە لە بەرەوەی تا خۆی گەوران بەڵایمان لەسەر دوو دەخاتەوە. بەتەئکید وایە ئینشاءالله. ئینشاءالله. بەناسخان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە فەریزەی 7 ساڵی چەندی کۆچی لەسەر مسلمانان فەرز کرا؟ ئاسانکارێکم بۆ ناکەی؟ وەڵای ئاسانکاری ساڵی دەی کۆچی هاتووە، نۆی کۆچی هاتووە، چواردەی کۆچی هاتووەمانە هەمووی هاتووی تر یەکێکیان ئەتوانی اختیار بکەیت. نۆ باشە؟ وەڵای تۆ زانی باشترە؟ وەڵای تۆ زانی. ئەمەنە هەوڵم داوەری بگرم. کۆچی بۆ جێگیر کەین؟ وەڵای. با کۆچی بۆ جێگیر کەین دیڵە. دەی باشە دەستخۆشی پەیوەندیەکە دەمیشە لە جەژنابی عەبدوڵڵا لە هەولێر. کاک عەبدوڵڵا گیان سڵاو لێبێ؟ سەلامی خوا لە توش. زۆر سپاس کاک عەبدوڵڵا جەژن لە تۆ لە خانەوادەی بەڕێز و لە دانیشتوانی شاری هەولێر پیرۆزەکەین. سەلامی لە توش پیرۆز تەواوی کارمەندانی پێیانش پیرۆز. زۆر سپاس کاک عەبدوڵڵا گیان. بەڵێ. چیت هەیە لە جەژنا پێشکەشمانی بکەین؟ وەڵایی دیتم یادە خۆشەکانێتم. پەیامی تۆ بۆ خۆشەویستانە چیە لە جەژنا؟ وەڵای هیوادارم بەردام لەسەر ئاینە پیرۆزەکەمان ئینشاءالله و گەردە نازای لێتری بکەین و ئینشاءالله. سپاس بۆ تەشوانەکانت کاک عەبدوڵڵا گیان. سەبارەت بە پرسیارەکەی ئێمە فەریزەی 7 ساڵی چەندی کۆچی بەسەر مسلماناندا فەرز کرا؟ بەڵێم دەرم ساڵی نۆی کۆچی. باشە گیان سپاس بۆ پەیوەندیەکەت هەر لە جەژناوی. بەڕێز زۆر سپاس کاک عەبدوڵڵا گیان. پەیوەندی دواتر ئەچمەوە ستێمانی و چرۆخان وەرەبین. چرۆخان سڵاو لێبێ؟ سڵاو لە تۆش بۆ جەژنی قوربانیشتان پیرۆز بێت. جەژنی قوربان لە تۆش پیرۆز چرۆخان هەمیشە لە جەژن و خۆشییا بیت. زۆر سپاس مەمنونم. زۆر سپاس چرۆخان. بەڵێ. پرسیارەکەی ئێمە وەڵامەکەی ئەزانی یاخۆت تۆش هەر لە خۆتەوە ساڵێکەڵی؟ وەڵایی فەریزەی 7 ساڵی چەندی کۆچی بەسەر مسلماناندا فەرز کرا؟ وەڵایی لە دوی کۆچیە نۆی کۆچیە گومانم پێ. گومانە لە 2 و 9 هەیە؟ بەڵێ. وەڵای تێکێکیان دیاریکە. با دوی کۆچی بێت. دەی کۆچی؟ بەڵێ. باشە گیان با دەی کۆچی بێ. سپاس بۆ پەیوەندەکەت چرۆخان. پەیوەندی دواتر ئامادەیە؟ دیارە پەیوەندی دواتر جارێ ئامادە نیە خۆشەویستان. دیارە پرسیاری دووەمان بۆ ئێوە فەریزەی 7 ساڵی چەندی کۆچی بەسەر مسلماناندا فەرز کرا؟ دیارە پرسیارەکەنیش لە بەشێکەکەی بەرنامەکەی کە چەند بەڕێزێکی زۆر پەیوەندیان کرد. پرسیارەکەمان کام سوورەت بە دڵی قورئان ناو دەبرێت؟ لە کۆتایی بەرنامەکەیە هەردوو وەڵامەکە ئاشکراکەین. پەیوەندی دواتر کاکیوا لە کەرو. کاکیوا گیان سڵاو لێبێ؟ وڵی خۆی گەورە لە بەڕێز بێت. زۆر سپاس کاکیوا. جەژن پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و خۆشییا بیت. جەژن لە تۆی بەڕێز پیرۆز بێ لە پرزگەوە تا هەگاتە بەڕێزی ڕاگەاندنی پێیە. زۆر سپاس کاک هیواجان. کاکیوا لەگەڵ کەرکووک جەژن چۆن بەڕێوە چوو؟ جەژنیان چۆن لە یەک پیرۆز کرد؟ بەڵێ وەڵی زانینیان باشە بەڵام وەکو ساڵانی ڕابردوو نەبوو. تر هیوادارم گیان بەرەو ئاسایی بڕاتەوە خەڵک گیانی باشتر بێت ساڵاتش بەخوای گەورە. ئینشاءالله کچیوان بەخوای گەورە. دەست خۆش کاک هیواجیان. سەبارەت بە پرسیارەکەی ئێمە فەریزەی 7 ساڵی چەندی کۆچی بەسەر مسلماناندا فەرز کرا؟ وەڵی هاوکاریم کەپل پێم وایە نۆی کۆچیە بەڵام وەڵی هاوکارەکە دەکەم. هاوکارەکە ئەوەیە بەشێکی زۆر لە خۆشەویستان کە تەلەفۆنیان کردوتویانە یان نۆی کۆچی یا دەی کۆچی تر لەو دوانایشێکیان هەڵبژێرە. من ئەڵێم نۆی کۆچیە و دووبارە جەژن تا پیرۆز هەمیشە هەر لە جەژنابی نۆی کۆچی بۆ جێگیرەکەین. سپاس بۆ پەیوەندەکەت کاک هیواجان. بەڵێ دەست خۆش. سپاس بۆ پەیوەندەکەت. پەیوەندی دواتر مەڕوەخان لە دووسخورمات و مەڕوەخان سڵاو لەبێ؟ زۆر سپاس مەڕوەخان. جەژنی قوربان لە تۆ پیرۆز بێ لە خۆت و لە خۆشەویستان و دۆستان و ئەزیزانت. تۆس ئەو بەچی پێیەکەنی مەڕوەخان؟ دەی باشە. لەگەڵ جەژنا جەژن چۆن بەڕێ کرد؟ بەڵێ. مەڕوەخان جەژن چۆن بەڕێکرم 3 ڕۆژە؟
وەڵا باش بوو باش بوو بەڵام بۆسی زمەکان من بوو دەی دیارە بەهۆی ئەم نەخۆشیە و یخوای گەورە هەموو لایەکوان بە دوور بکات لەم نەخۆشی ڤایرۆسە ئینشاءڵڵا. مەڕۆخان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە فەریزەی حات ساڵی چەندی کۆچی بەسەر موسڵماناندا فەرز کرا؟ نۆی کۆچی. ساڵی نۆی کۆچی؟ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت مەڕۆخان. لێرەوە تا دووسقمات و جارێکتر جەژنە پیرۆز و هەموو شار لە جەژن و خۆشی و ئاسوودەیی یابژی ئینشاءڵڵا. زۆر زۆر سپاس بۆ پەیوەندەکەی مەڕۆخان. دایکی عەدنان لە کەرکووک. دایکی عەدنان سڵاو لەبێ و جەژنە پیرۆز بێ. السلام عليكم. وعليك السلام خوشكي من جشن فيروز ومشار لجشن هذه. جشن خوش فيروز بيا دس خوشية برنامج ليكم. ودارم خوي جورا بزوجين كات أمنا خوشية لنا يوم سلمان لنا داوم قرنيش ما هزاركن لها مو كارمان دانو لها مو خوشية كان. ولا هزار جار إيه وقرني ما زكنا كم كورك من هبيو لما تنبيجي يعني. أنا كم خوي جورا لي برازيل إن شاء الله. خوي جورا سلامتك دايكي عدنان. يا كم روج جوجن شيء بومنا لكان لنا شيطان خوار فيك. دي وزوزو ناخذ برنج وقيسي وريسك وغوت حيوان بس بابوني أمنا خوشي استوى جوردنا سومانو زوقيسي ما صبا زوزور قرنبو هم الأخوة زياد بيت الهروها بيت دي إخوائي قولنا هم لك ما سلامتكم هم يشار لججن خوشيا بين دایکی عدنان سەبارەت بە پرسیارەکەی بە فەریزەی حات ساڵی چەندی کۆچی بەسەر موسڵماناندا فەرز کرا؟ ماشەڵڵا نۆی کۆچی ئەگەر هەڵەش بوو بە قوربانی ئێوەی خۆشەویست دێ برا سەلامەت بی. سپاس بۆ تۆزانەکانت. سپاس وعلیکە سەلام خوات لەگەڵ بێ خوشکی بەڕێزم پەیوەندی دواتر هەر لە کەرکووک چیمەن خان سڵاو لێبێ. السلام عليكم. وعليكە سەلام خوشکی من باشی؟ دەستخۆش بەناوەکەتانەکەم. واللهی زۆر خۆشەویستان دیارە زۆر خۆشەویستان پەیوەندیەکەن و بەشێکی زۆریشان بۆیان وەرناگیرێ هیوادارم کە هەموو کات لەگەڵمان بەردەوام من چیمەن خان. چیمەن خان جەژن لە کەرکووک لای ئێوە چۆن بەرگوزەرە چۆن پێشوازیتان لێ کرد؟ الحەمدولله سپاس بۆ خوای قوربانی وشت کراوە لای ئێوە؟ بەڵێ کرا بەس کەم یعنی چەند جێتان بواتوە؟ باشە هەر ڕۆژی دانێکی بەرەکەوی عیبی نێتە ئێستا. هەمیشە جەژن و خۆشیابی ئینشاءڵڵا. سێرەکەمان فەریزەی حات ساڵی چەندی کۆچی بەسەر موسڵماناندا فەرز کرا؟ ساڵی نۆی کۆچی ئینشاءڵڵا. سپاس بۆ پەیوەندەکەت خوشکی من. وعلیکە سەلام خوات لەگەڵ بێ پەیوەندی دواتر ئەسمە هەڵەبجە و کاک سەرداری بەڕێز. کاک سەردارگیان سڵاو لێبێ. زۆر سپاس کاک سەردار جەژن پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و خۆشیابی. کاک سەردارگیان هەمیشە لە خۆشیابە. زۆر سپاس کاک سەردار جەژن لای تۆ چواتایەکی هەیە پیرۆزبایی لە کێیەکەی؟ پیرۆزبایی لە خزم و دۆستانەکەین ساڵێتان بۆیان هەیە لێ بەڕێزی ئینشاءڵڵا. هەمیشە لە جەژن و خۆشیابی گورزن و خۆشیابی ئینشاءڵڵا هەردەم لەسەر دینی ئیسلام ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا سپاس بۆ پەیوەندەکەت کاک سەردارگیان. کاک سەردار پرسیارەکەی ئێمە فەریزەی حات ساڵی چەندی کۆچی بەسەر موسڵماناندا فەرز کرا؟ ساڵی نۆی کۆچی کاک بەڕێنجان. دڵنیای کاک سەردار؟ بەڵێ باشە گیان سپاس هەمیشە لە جەژن و خۆشیابی برای بەڕێزم. سپاس بۆ پەیوەندەکەت دێرەوە تا هەڵەبجە جارێکتر جەژنی قوربان لە تۆی بەڕێز و لە دانیشتوانی هەڵەبجەی خۆشەویست پیرۆز بێت. خۆش ئەوین لە تەکی ئەوین خان سڵاو لێبێ. ئەوین خان ئەوین خان سڵاو لێبێ و جەژنی قوربانت پیرۆز بێ. زۆر سپاس. ئەوین خان پیرۆزبایی لە کیەکەی لە ڕێگەی شاشەی پەیامەوە؟ وەرە دەقسە بکە ئەوین خان. پیرۆزبایی لە کیەکەی لە ڕێگەی شاشەی پەیامەوە ئەوین خان؟ زۆر زۆر سپاس هەمیشە تۆشار لە خۆشی بەختەوەریا بیت. ئەوین خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە فەریزەی حات ساڵی چەندی کۆچی بەسەر موسڵماناندا فەرز کرا؟ ساڵی نۆی کۆچی؟ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و خۆشیابی ئەوین خان. کاک سامان لە هەولێر. کاک سامان گیان سڵاو لێبێ. السلام عليكم. وعليكە سەلام کاک سامانی بەڕێز جەژن پیرۆز بێ هەمیشە لە جەژن و خۆشیابی. ئوسامە؟ ببوورە من ناوەکە بە هەڵە وەرم گرت. کاک ئوسامەی بەڕێز جەژن پیرۆز بێ. کاک ئوسامە لە خۆشم مبارەکە. کاک ئوسامە
لە هەولێر جەژن چۆن گوزەرا؟ والله جژنێک وڵی تا ڕادێکسان بوو بەڵام باشش بوو الحەمدولله. الحەمدولله. خەڵک قوربانیەکە لە هەولێر؟ ئەرە وڵا شتێک دێمان بۆ هاتووە الحەمدولله. دەی سپاس بۆ خۆی وادارم ئێوەش بە خۆشی عافێتی کەن ئینشاءڵڵا. خۆش بیان خۆ لەگەڵ ئێوەشە. زۆر سپاس. کاک ئوسامە گیان پرسیارەکەمان بۆ تۆی خۆشەویست فەریسەی 8 ساڵی چەندی کۆچی بەسەر موسڵماناندا فەرز کرا؟ با نۆبێ. سپاس بۆ پەیوەندیەکەت. هەمیشار لە خۆشی جەژنابی. کاک ئەسعەد لە ڕانیەوە. کاک ئەسعەد گیان سلااوت لێبێ. کاک ئەسعەد گیان جەژنە پیرۆزی هەمیشار لە جەژنابی. لە تۆش پیرۆز بێ زۆر سپاس مەمنون. کاک ئەسعەد گیان جەژن لای تۆ چۆن بەڕێوە چوو پەیامی جەژن لە ڕێگەی پەیامەوە چۆن ئەنێری بۆ چی ئەنێری بۆ خۆشەویستانت؟ والله جێژنێکی خۆش بوو لای ما سپاس بخوای گەورە قوربانێکی خۆش کراوە و قوربانە دەنگی خۆش دیارە کاک مستافی پەیامە جوانەکەیەوە بێ و بەڵێ دەنگی خۆش دیارە لە ڕانیە قوربانی باش کراوە. ئەرە وەڵا چەند جێتان بووە تۆ کاکە؟ والله تقریبا 5 جێمان بووە بۆ خۆشمان کرد زمانە هەندێکمان جێناوەتەوە. باشە دەی خوای گەورەی ئینشەڵڵا هەمیشار لە خۆشییا بن و عافێتان بێ ئینشەڵڵا. کاک ئەسعەد گیان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە فەریزەی 8 ساڵی چەندی کۆچی بەسەر موسڵماناندا فەرز کرا؟ ساڵی چەند؟ وڵای زانیاریم زۆر نییە. وڵای پێمان کۆچی بوو گیان وەڵامێکم پێ بڵێ کاک ئەسعەد. ساڵی 9 ساڵی 9 کۆچی. با 9 کۆچی بێ. سپاس بۆ تۆ کاک ئەسعەد گیان. هەمیشار لە جەژن و خۆشایی برای من پەیوەندی دواتر باسۆ زۆر هێڵ نەیەمێنێتەوە. کاک ڕێژوان هەر لە ڕانیەوە. کاک ڕێژوان گیان سلااوت لێبێ و جەژن پیرۆز بێ. زۆر سپاس. کاک ڕێژوان پیرۆزبایی لە چی دەکەی کاک ڕێژوان؟ والله جژنە پیرۆزە لە خانوادەی خۆم و تەواوی موسڵمانانی زیان بەگشتی موسڵمانانی کوردستان بە تایبەتی یەکەم جژنە پیرۆزە لە کەناڵەکەی ئێوەش بە تایبەتی. بەڵێ هیچ ڕخنەیەکت لە ئێمە نییە وەکو کەناڵی پەیام؟ ناوەڵای سەرگەوتنتان بزەخواز. زۆر سپاس هەمیشە هیوادارم هەمیشار لە خۆشی دەژرا بن. کاک ڕێژوان جان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە فەریسەی 8 ساڵی چەندی کۆچی بەسەر موسڵماناندا فەرز کرا؟ ساڵی 9 کۆچی. ساڵی 9 کۆچی. سپاس بۆ پەیوەندەکەت کاک ڕێژوان گیان. هەمیشار لە جەژن و خۆشیاوی برای من. سپاس بۆ پەیوەندەکەت لە لێرەوە تا ڕاوە. پەیوەندی دواتر ئەگە ئامادە بێ. پەیوەندی ئامادەبێ جارێ خۆشەویستان دیار کاک محەممەد دیارە پەیوەندەکان ماشەڵڵا. کاک محەممەد گیان سلااوت لێبێ لێرەوە تا ڕوو جەژنە پیرۆز بێ. مبارەک بێ هەموو ساڵە لە خۆشیاوی. زۆر سپاس. کاک محەممەد گیان پیرۆزبایی لە کی ئەەکەی جەژنە پیرۆزە لە کی ئەەکە لە ڕێگەی پەیام و کێسە گوێی لێتە؟ زۆر سپاس بۆ کەناڵەکەتان. پیرۆزبایی لە کۆستار و سەرزە موسڵمانانی گیان لە کەناڵەکەتان. هەمیشار لە جەژن و خۆشیاوی. کاک محەممەد پەیامەکانی جەژن لای تۆچین هەر بریتین لەوەی کە تەوقەیەکی سارد و سەر بکەین و نوقڵی هەڵگرین یاخود پەیامی گەورەتری لە پشتەوەیە. زۆر ڕاستە هەروە بوو زۆر. بەڵێ دەی هەمیشار لە جەژن و خۆشیاوی کاک محەممەد گیان. کاک محەممەد سەبارەت بە پرسیارەکەی ئێمە فەریزەی 8 ساڵی چەندی کۆچی بەسەر موسڵماناندا فەرز کرا؟ بەڵێ 9 هجری بوو. 9 کۆچی. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد گیان. سپاس بۆ تۆ. زۆر سپاس. کۆتا پەیوەندی بوو؟ بەڵێ کاک محەممەد لە بەرنامەی کابیارە کۆتا پەیوەندیە. خۆشەویستانم زۆر خۆشحاڵم لەگەڵتان تاسە زۆر داوای لە بردنەوە بەرزانەکە تەمان توانین لە بەرنامەی کات پەیوەندەکانی وەربگرین ئینشەڵڵا سبەی دینەوە خزمەت لامان کاتەوە و بەرنامەکەتمان بە سپۆنسەری پۆشاکی خۆش یا فاشیۆن پێشکەش دەکرێت هاش ناوبڕێکی کورد وەڵامی هەردوو پرسیارەکە بەوەی بەڕێز و خۆشی دەدەین و دوو خەڵاتیش بۆ دوو بەڕێز دەرێت. پۆشافاشۆن ماڵێک بۆ خانمانی باڵاپۆش. گەر حەزت لە جلی ناوازە و گونجاوە وەک باڵاپۆشێک ئەوە پۆشافاشۆن هەڵبژێرە. لە پۆشافاشۆن باشترین جۆری جلی ئافرەتان بە ستایلی مۆدێرن و بەدیان ڕەنگ و مۆدێلی جیاواز هەڵبژێرە لە هەموو وەرزەکان و بە هەرزانترین نرخ. لە پۆشافاشۆن بگە بە داخوازیەکانت. پۆشافاشۆن واتە مارکە، کوالیت، هەرزان. متمانە و ڕەزامەندی ئێوە سەرمایی ئێمەیە. ناونیشان سلێمانی شەقامی چوارتای کۆن، هەولێر شەقامی ڕووناکی.
کەرکووک شارع قودس، کەلار شقامی سەرکەوتن، هەڵەبجە تەنیش باخچی شەونم بامۆکی. پۆشیا فاشۆن. جارێکی دیکە سڵاوی خۆی گەورەتان لەبێ خۆشەویستان جارێکتر جەژن قوربانتان پیرۆزی میشار لە جەژن خۆشیە من دیارە ئەمڕۆ دوو پرسیارێک و ڕۆژ یەکەم بۆ بەڕۆژی خۆشەویست ئامادە کرا بوو. یەکەم پرسیار کام سوورەت با دڵی قورئان ناو دەبرێت؟ وەڵامی ڕاست سوورەتی یاسینە کە بەشێکی زۆر لە پەیوەندیەکان ئەم سوورەتی یاسینیان دیاری کرد. و دووەم پرسیاریشمان فەریزەی حەج ساڵی چەندی کۆچی بەسەر موسڵماناندا فەرز کرا بێگومان ساڵی نۆی کۆچی بەسەر موسڵماناندا فەرز کرا. ئەمە وەڵامە دروستەکان کە لە بەردەم منایە ئەو بەرەزانی وەڵامەکانیان دروست بۆ ئێستا ئێمە وشکیان بۆ بکەین و خەڵاتەکەمان لەلایەن پۆشاکی پۆشیا فاشۆنەوە سپۆنسەریەکەوە ئەتوانن چن بۆ ئەو پۆشاکی خانمانی جوان دیاری بکەن. دیارە خۆشەویستان دوو خەڵات بۆی بەڕۆژی خۆشەویست دەرەچێت لەبەر لە هەر ڕۆژێکی بەرنامەکەمانە. یەکەم خەڵات بەناسخان لە کفری، بەناسخان لە کفری بووە خاوەنی خەڵاتی بەرنامەی سێم ڕۆژی پیرۆزبایی لە کەناڵی ئاسمانی پەیام. بەناسخان لە کفری پیرۆزبایی لەکەین هیوادارین کە میشار لە دەستم خۆشیا بێ. یەکەم خەڵات بۆ بەناسخان دەچوو، زانین خەڵاتی دووەمان بۆ چ بەڕێزێک دەرەچێت. با باش ئاوای لێکم بۆی کەس گلەی نەکە ها ئاوا بۆی ئاوا زۆر باشە بۆی هەموو کەس گلەی نەکە. ئەمەدانێکمان لە نایتر کاک محەممەد لە حاجیاوە، کاک محەممەد لە حاجیاوە دووەم خەڵاتی بەرنامەی سێم ڕۆژی جەژنی پیرۆزبایی کەناڵی ئاسمانی پەیامی بۆ دەچوو. کاک محەممەد لە حاجیاوە هاوکات بەناسخان لە کفری هیوادارین کە پێی ئەو ژمارنی کە هێتە سەر شاشە پەیوەندی بە ئەو ژمارەوە بکەن و خەڵاتەکەمان لە ڕێگەی پۆشاکی پۆشیا فاشۆنەوە بەدەستبێنن. سپاس بۆ ئێوە بەڕۆژی خۆشەویست خۆشەویستان و سپاس بۆ هاوکارانم زۆرمان دوو بوون لەگەڵمان، زۆر داوای لەبوونەوە بەڕێزانەکە کە لە بەردەبوونی کات دەمانتوانین پەیوەندیەکان ڕووبەگرین. سپاس بۆ بەڕێزانەی کە پەیوەندیان لەگەڵ ئاساس کردین. سبەینێ لەگەڵ هەمان هاوکارانی خۆشەویست و کاتژمێر حەوت دینەوە خزمەت و پەیوەندەکانی ئێوە بەڕۆژی خۆشەویست وەرەگرنەوە. سپاس تاو کاتە بەخوای گەورەتان ئەسپێرین هەمیشار لە جەژن و خۆشی و بەختەوەریا بکەن ئینشاءڵڵا.